دوای سێمان بەردەوامی لە ڕێگریکردن لە ڕاوەماسی 20 ڕاوچی لە دەڤەری شارەزوو لەلایەن پۆلیسی دارستانەوە دەستگیر کراون و ڕاپێکی بەردەم دادگا کراون. بەشی پۆلیسی دارستانی دەڤەری شارەزوور ئاماری 3 مانگی بەڕێوەبەرایەتیەکەی ڕاگەیاند. سەرڕای دەست بەسەرکردنی 20 ڕاوچی لەو ماوەیەدا دەستیشیان بەسەر بەشێکی زۆر لە ئامێر و تۆڕ و قولاپی تایبەت بە ڕاوکردن گرتووە. توانیمانە بیزاواتی دەستگیر بکەن لە کاتی وەرزی قەدەغەکردنی ڕاوی ماسیە و دەست بگرین بەسەر کەرەستەی ڕاوکردنەکانیانەوە تۆڕەکانیشان بە شێوەیەکی ڕاستەوخۆی ئێستا تەسلیم بە دادگاکرێ و دادگا کەیسیان بۆ کاتەوە و ئێمە دەستمان کردووە بەسەر چەندین کەڵەکاو و بەلەمێک و ماتۆڕێک بناو ئاو تەبەن ئێمە بەردەوام تیمەکانمان ئەگەڕێ بەناو دەریاچە و شەم و دۆڵەکانە بۆ ئیجراتکردنی ئەو کەسانی کە سەرپێچیەکەن لە وەرزی قەدەغەکردنی ڕاوی ماسیە. بەڕێوبەری بەنداوی دەربەندیخان ئاشکرای دەکات بەهۆی بوومەلەرزەکەی ساڵی ڕابردووە ناچار بوون بەشێکی کەم ئاو لە بەنداوەکە گل بدەنەوە. ئەمەش کاریگەری نەرێنی لەسەر بەرهەمی ماسی دادەنێت. ئەو کاسبکارانەی سەرقاڵی فرۆشتن و بازرگانی ماسین لە سنوورەکەدا نیگەرانن لە کەمی تێکردنی گەرا لە ناو دەریاچە و ڕووبارەکاندا بەراورد بە ساڵانی ڕابردوو. لە هەمان کاتدا کۆنتڕۆڵ نەکردنی تەواوەتی حاڵەتی ڕاوکردن لە وەرزی قەدەغەی ڕاوەماسیدا نسبەت ئاوی و دابەزینی ئاوی دەریاچەی دەربەندیخانەوە ئەو ئاوە تەسیری هەیە بۆ ماسی و بەحر. یەکەم ئۆکسجین کەمەکە، دووهەمیش ئەو ماسیە ناگەڕێ بە دڵی خۆی و دووهەمیش بۆ کردنەوەی بازاڕی ماسی ئیسا قەدەغەی ڕاوەماسیە بۆیە ماسی گرانە. ئەگەر بەحر بکرێتەوە و قەدەغەی ڕاوەماسی هەڵگیرێ تەسیری هەیە بۆ بازار. ماسیەکەی دەربەندیخان ژێتە بازارەوە زۆرە بێشتەگە لە بازارە کە زۆر بوو دائابەزێ. وەرزی قەدەغەکردنی ڕاوەماسی لە 21 مانگی ئاداری هەموو ساڵێک دەست پێ دەکات و تا 21 حوزەیران بەردەوام دەبێت. ئەم ساڵ گۆڕانکاری بەسەردا هاتووە و وەرزی قەدەغەکردن لە ناوەڕاستی مانگی ئادارەوە دەستی پێکردووە و تا ناوەڕاستی ئەم مانگە بەردەوام دەبێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری شارەزوور.